الله سەرەتا بەڕێز مامۆستا یوسف عەبدوڵڵا بەرپرسی دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە لە سلێمانی بفەرموێت بۆ دابەشکردنی خەڵات. خەڵاتی خاوەنی بیرۆکەی پێشبڕکێکە بەڕێز کاک شاسوەر عەبدولواحید، خەڵاتی بەڕێوەری کەناڵی NRT بەڕێز کاک توانە عوسمان، خەڵاتی سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە بەڕێز کاک ببوون، خەڵاتی بەڕێز کاک عومەر دڵپاک وەک کارگێڕی گشتی پرۆژەکە، هەروەها خەڵاتی بەرپرسی هونەری کەناڵی ئاسمانی NRT بەڕێز کاک سامان بە نوێنەراتی هەمیان بەڕێز کاک سامان با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکان. خەڵاتی بەڕێز سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە کاک هیوای شێخنووری بەڕێز کاکشکار بە نوێنەراتی بەڕێزیان با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا یوسف عەبدوڵڵا. داوا لە بەڕێز مامۆستا زەینەدین ئەکەین بەرپرسی ناوەندی ئەبوبەکری سیدیق بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز با فەرمێ بۆ دابەشکردنی چەند خەڵاتێک. خێر مامۆستایان چاوەکانم خێر بێ. بەڕێز مامۆستا زەینەدین نەسڕەدین. خەڵاتی دوژنەی دادوەری یەکەم دکتۆر کۆچەر بەندە خزمەتە مامۆستایان فەرموو. بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل حەسەن دادوەری یاساکانی تەجوید. بەڕێز مامۆستا مەحموود عەبدوڵڵا مەحموود دادوەری یاساکانی وەقف و ابتیدا. زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا زەینەدین بەرپرسی ناوەندی ئەبوبەکری سیدیق. زۆر سوپاس مامۆستاکیان. داوا لە بەڕێز مامۆستا ڕزگارەکەین پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی با فەرمی بۆ دابەشکردنی چەند خەڵاتێک. بەڕێز مامۆستا ڕزگار. خێر مامۆستاکیان. خەڵاتی ڕێزێنان بۆ کەناڵی ئاسمانی سپێدا بەڕێز کاک دڵشاد سەیفەدین بەرپرسی ئۆفیسی سلێمانی با بەڕێزان فەرموون. کەناڵی ئاسمانی پەیام نوێنەریان بەڕێز کاک بیلال کەیوانی با بەڕێزان فەرمێ. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕزگار پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی. داوا لە بەڕێز مامۆستا مستەفا ئەکەین بە هەمان شێوە پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی با فەرمێ بۆ دابەشکردنی چەند خەڵاتێک. خێر مامۆستایان سەرچاوەکانم خێر بێ. خەڵاتی دەرهێنەری بەرنامەی توێشوی NRT بەڕێز کاک ئالان جەمال با فەرمێ. ڕێز و سوپاس و خۆشەویستیمان هەیە بۆ ئەم ستافە بەڕێزە کە بەڕاستی ماندوو بوون لەگەڵمانە بە درێژایی ئەم مانگە پیرۆزە. دەستخۆشکاگەڵگەن هەر بژیت. بەڕێز کاک ئاسۆ محەممەد مۆنتێری دەنگ. زۆر سپاس کاگەسۆگیان دەست باش هەر بژی. بەڕێز کاک گریڤان فەرمان وێنەگر. بەڕێز کاک هاوتا عومەر وێنەگر. بەڕێز کاک کاروان قادر لە بەشی دیکۆر. بەڕێز کاک سورکێویش بە هەمان شێوە کاکەوان نوێنەرایەتی. دەست خۆش بێ. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مستەفا پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی. داوا لە بەڕێز کاک شێخ فەخرەدین ئەکەین بە فەرمی بۆ دابەشکردنی چەند خەڵاتێک.
مامۆستاگیان بەخێربێ چاوەکانە خێر مامۆستاگیان وفەقمی یا رەبی. داوا لە بەڕێز مامۆستا مستەفاکەین با دووبارە تەشریف فەرموون بۆ وەرگرتنی خەڵاتی بەڕێوەبەری گشتی مزگەوتی گەورەی شاری سلێمانی و لێپرسراوی مزگەوتەکە. لەبەری کاک شێخ سالار حەفیدیش بە هەمان شێوە. خەڵاتی لیژنەی سەرپەرشتی ئەمنی مزگەوتی گەورەی شاری سلێمانی بەڕێز کاک سۆران عەبدوڵڵا فەرمێ لە جاتیان بۆ وەرگرتنی خەڵاتەکەیان. فەرموو مامۆستاگیان. دەستۆش کاک سۆران هەربژین. زۆر سوپاسیانەکەین بە درێژایی ئەم مانگە پیرۆزە هاوکارمان بوون لە زۆر ڕۆ بۆی کە هێمنی ستۆدیۆمان بۆ پارێزن. بەڕێزانم کاتێوە هاتووە کە ئەنجامەکان ئاشکراکەین بۆ بینەرانی بەڕێز و بۆ ئێوەی خۆشەویستی میوانیش. سەرەتا لە خەڵاتی پێنجەمەوە دەست پێەکەین. طبعاً ئێمە 5 بەشدار بوومان هەبووە کە 2 بەشدار بوویان خەڵکی شاری دووەک بوون، 2 بەشدار بووشمان خەڵکی شاری هەولێر بوون، بەشداربوویەکشمان خەڵکی شاری سلێمانیە بەڵام سەر ناحیە عەربەتە. طبعاً بۆیە بە خۆشحاڵیەوە کە بەشێکی زۆر لە پارچەکانی کوردستانی ئازیز بەشدار بوون لەم پێشبڕکێدا و بۆ قۆناغی کۆتاییش بە هەمان شێوە دابەش بووە لە بینی هەموو ئەو شارە خۆشەویستانەدا کە جێگەی خۆشحاڵیە کە ئەم هەنگاوە پیرۆزە یاخود بڵێن ئەم سەحوەی قورئان خوێندنە بڵاو بۆتەوە بە هەموو هەرێمی کوردستانە بە هاوسەنگی نەوەکو پشکی شێر بەر پارێزگای بکرێت و پارێزگاکانی تری لێ مەحروم بێ. ئێستش خەڵاتی پێنجەم ئاشکراکەین یاخود سەرکەوتووی پێنجەم کە برایەکی بەڕێزمانە و کۆی نمرەکانی 84 و لەدایە 7 نمرەکانی بەم شێوەدا بەش بووە. یاساکانی تەجوید 35 و لەدایە 7، یاساکانی وەقف و ابتیدا 20، یاساکانی سەوت و نەغەم 29. ئەویش برای بەڕێزمان کە خاوەنی پلەی پێنجەمە و 84 و لەدایە 7 هێناوە بچووکترین بەشداربووی قۆناغی کۆتاییە برای بەڕێز کاک عەبدولقادر کەنعان عەبدولقادر با بفەرموون. خەڵاتی کاک عەبدولقادریش گەشتێکی عومرەیە بۆ ماڵی خوای گەورە. پیرۆز بێ کاک عەبدولقادریان هەربژین. زۆر سپاس بۆ مامۆستا شێخ فەخرەدین. دەستخۆش مامۆستاگیان هەربژین. داوا لە بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنیەکەین با فەرمێ بۆ دابەشکردنی چەند خەڵاتێک. مامۆستاگیان بەخێر بێ فەرموو. خەڵاتی چوارەم واتە سەرکەوتووی چوارەم کە کۆی نمرەکانی 85 و لەدایە 9 و نمرەکانی بەم شێوەیە دابەش بووە. یاساکانی تەجوید 36 و لەدایە 9 لە 40، یاساکانی وەقف و ابتیدا 19 و نیو لە 20، یاساکانی سەوت و نەغەم 29 و نیو لە 40 کە کۆی نمرەکانی 85 و لەدایە 9 و خەڵکی شاری هەولێری خۆشەویستە برای بەڕێزمان کاک دکتۆر سەروان سەفەر موسا با بەڕێزان فەرموون. خەڵاتی کاک دکتۆر سەروانیش بە هەمان شێوە گەشتێکی عومرەی ماڵی خوای گەورەیە. پیرۆز بێ کاک تۆیان سەرکەوتوو بیشانە. لە پلەی سێیەمدا برای بەڕێزمان بەشداربووی سێم کە کۆی نمرەکانی 89 و لەدایە 7 و نمرەکانی بەم شێوەیەدا بەش بووە. یاساکانی تەجوید 35 و لەدایە 2 لە 40، یاساکانی وەقف و ابتیدا 20، یاساکانی سەوت و نەغەم 34 و نیو لە 40. لە پلەی سێمدا برای بەڕێزمان کاک ئیبراهیم ساڵح مەجید لە شاری هەولێر با بەڕێزان فەرموون. خەڵاتی کاک ئیبراهیم گەشتێکی عومرەی ماڵی خوای گەورەیە لەگەڵ بڕی 1 ملیۆن دینار. پیرۆز بێ کاک بێنگیان سەرکەوتوو بیشاڵە. زۆر سپاس بۆ مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی. زۆر سپاس مامۆستاگیان. دووبارە داوا لە بەڕێز مامۆستا مستەفاکەین پێشنوێژی مزگەوتی گەورەی شاری سلێمانی کە جەنابیان فەرموون بۆ دابەشکردنی
خەڵاتی پلەی یەکەم و دووەم. مامۆستاکەیان بەخێر بێتەوە. طبعا بینەرانی بەڕێزیش و میوانە بەڕێزەکانیش تا مەزرۆن بزانن کە کێ لە پلەی دووەم و لە کێش لە پلەی یەکەمدایە. خەڵاتی پلەی پێنجەم بە نسیبی شاری دهۆک بوو، پلەی چوارەم بە نسیبی شاری هەولێر بوو، پلەی سێمیش بە هەمان شێوە بە نسیبی شاری هەولێر بوو کە خەڵاتی دووەممان خوێندەوە یەکەمیش ئاشکرا بێ بێگومان، چونکە کەس نامێنێتەوە غێری ئەو برا بەڕێزە. خاوەنی پلەی دووەم کە کۆی نمرەکانی 90/135 و نمرەکانی بەم شێوە دابەش بووە. یاساکانی تەجوید 36 و لەدایەک لە 40، یاساکانی وەقف و ابتیدا 20/20، یاساکانی سەوت و نەغەم 34/125 لە 40. ئەو برا بەڕێزەشمان کە پلەی دووەمی بەدەست هێناوە پیرۆزبایی لێ یەکەین، کۆی خەڵاتەکانیشی گەشتێکی عومرەی ماڵی خوای گەورە و بڕی 2 ملیۆن دینارە. برای بەڕێزمان کاک سەرخێڵ تۆفیق حەمەمحێدین لە ناحەی عەربەت سەر بە شاری سلێمانی با بەڕێزان فەرموو. کاک سەرخێڵ تۆفیق حەمەمحێدین لە ناحەی عەربەت. پیرۆزبایی لە ناحەی عەربەتیشەکەین کە گەنجی ئاوا قورئان خوێن و بە ئەمەک و بەتوانان پێشکەش بەم پەیامە پیرۆزە کردووە. ئازیزان و خۆشەویستان و بینەرانی بەڕێز، کۆتا بەشداربووشمان بەو پێی کە لە قۆناغی فاینەڵە تەنها 5 بەشداربوومان هەبوو. بە نسیبی برایەکی بەڕێزمان بووە کە نابینایە و حافظی قورئانی پیرۆزە لە شاری دوهۆکی دەلالەوە، بەڕێز کاک ئەحمەد عوبێد کە کۆی نمرەکانی 91/180 لە 10/8 و نمرەکانی بەم شێوە دابەش بووە. یاساکانی تەجوید 38 لە 10/3، یاساکانی وەقف وتیدا 20/20، یاساکانی سەوت و نەغەم 33.5. بەڕێز کاک ئەحمەد عوبێد محەممەد ساڵح لە شاری دوهۆک. کۆی خەڵاتەکانیشی بڕی 3 ملیۆن دینار و گەشتێکی عومرەی ماڵی خوای گەورەیە. پیرۆز بێ کاک ئەحمەدیان، سەرکەوتوبی ئینشاءڵڵا. هەر بژیت کاک ئەحمەدیان. زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا مستەفاگیان، سەرکەوتوبی ئینشاءڵڵا. بەڕێزان و خۆشەویستان، کۆتایی بەرنامەکەشمان و ئەم ئاهەنگە و کۆتا ئەڵقەی بەرنامەکانی توێشووی NRT لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە تایبەت بوو بە پێشبڕکەی دەنگخۆشی و لەبەرکردنی قورئانی پیرۆز، دەنگخۆشی و جوانخوێندنی قورئانی پیرۆز. چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز بە دەنگە خۆشەکەی برای بەڕێز کاک سەرخێڵ تۆفیق حەمەمحێدین لە ناحەی عەربەت کە خاوەنی پلەی دووەم بووە، وەکو ڕێزێنانێک با جەنابێ فەرموون بخوێنی چەند ئاەتێک. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو